هەوڵبەرز و خواستی میدیاکان لە کاتی فیستیڤاڵی فیلمیکان جلوبەرگی ناوازی ئەستێرەکان لەسەر فەرشی سوور. چاوی میدیاکان زیاتر لەسەر ئەوەیە ئەستێرەکان چیان پۆشیوە و چۆن خۆیان لەسەر فەرشی سوور نیشان دەدەن. لە بیڤەرلی هیلز خەڵەتی گۆڵدن گلۆبال دابش دەکرێت. ئۆسکاریشمان لە هۆلیوود هەیە، لە نیویۆرکیش خەڵەتی مەیت گالێمان هەیە. بەڵام فاشنترین فیستیڤال لە ڕۆژمێردا فیستیڤالی کانە. چەندەها مۆدێل کار و ئەکتەر و کەسایەتی نێودارت هەیە بە نرخترین جل و فاشن دەپۆشن. 13 ساڵە بەشداری تێدا دەکەم. بەڕاستی شتی سەرنجڕاکێشم بینیوە. هەمیشە دەڵێم ئەم جارە دوجارمە چونکە لە فیستیڤالەکەدا وێنەی زۆربەی بەشداروانم گرتووە. ئازیەکانی بەری ناتاشا پۆلیس، پێترا نەمکۆڤا، سارا سامپایۆ بوونە بابەت لەکان دەنگدانەوەی زۆری لێکەوتەوە. هەر کەسێکیش سەردانی کان بکات دەزانێت لێرە چەند بایەخ بە جلوبەرگ دەدرێت. ماریۆن گۆتیاخمم خۆش دەوێت کە فاشنێکی فەڕەنسیە. ئافرەتێک ئەم جلە دەپۆشێت بەڕاستی بێکەم و کوڕە. ئەمەش گرنگی خۆی هەیە چونکە ئێمە لە کانین بۆ نمایشکردنی فیلم و کاری هونەری. بەڵێ گرنگە لێرە ئەو هەستە بێت بۆ دروست بێت. گرنگە لە کان جلێکی سەرنجڕاکێش بپۆشی کەشەکە جوانە. Beautiful dress in Cannes, it's beautiful, you know what I'm saying? Tout à fait important pour moi, c'est un symbole en fait. ڕێکپۆشی و پۆشینی جلوبەرگی جوان زۆر گرنگە لە فیستیڤاڵی کان. ڕاستە زۆر جار یەکسەر سەرنج دەدەینە جلوبەرگەکان و هەر جلوبەرگێکیش کەمێک کەسایەتی دەردەخات و ئەمانەش گرنگن. Et voilà, ça montre un petit peu notre personnalité aussi, surtout c'est important. ڕەنگەکان، مۆدێلەکان، کورتی و درێژی و بڕاندی جلوبەرگەکانی ئەستێرەکان لەسەر فەرشی سوور گەرمترین بابەتن لەکان. کاتێک ئەستێرەکان بەسەر ئەم فەرشە سوورەدا تێدەپەڕن، فۆکۆسیان تەنها لەسەر ئەوە چۆن بتوان بە شێوازێکی جوان خۆیان و جلەکانە لێرە نمایش بکەن و چاوی سەدان فۆتۆگراف بۆ خۆیان ڕابکێشن بۆ ئەوەی بەیانی لە میدیاکاندا باسی ئەوان و جلەکانیان بێت. ئاڵەشاڵی ڕووداوە لەسەر فەرشی سووری فیلم فستیڤالی کان.